چەند بێوەفایە ئاخ لە دەست دونیا چەند بێوەفایە بە ئارەزوی خۆت لەگەڵ دانایە الدنيا چەند بێوەفایە بە ئارەزوی خۆت لەگەڵ دانایە بازاری دنیا سەیر و سەیرانە قەدەی تێناگەی هەر دەرد و ژانە هەر دەرد و ژانە چاکە و خراپ من زۆرم بینی لە چاکە و خراپ لە بەرچاومون بە شێوەی سەراب هەندێ هاوڕێ هەن وەک ماوەی شەراب هەرچەندێ کۆل بن بڕواکەن قەت نابن خراپ قەت نابن هاوڕێ هەن وەک ماوەی دووسەر هەندێ هاوڕێ هەن وەک ماری دووسەر پێتەوادا یەشەکاتە سەر وەڵا یەشەکاتە سەر تا کاری پێبێ وەکو برا کاتێ لێت خەومە وەڵا لەگەڵ تەنایە لەگەڵ تەنایە ئاخ قوربانی لەنجەکەت بم کە دەڕوا بۆ سراوێڵ قوربانی لەنجەکەت بم کە دەڕوا بۆ سراوێ سێبەر لە من حەرام بێ با بسووتێم لە داوێ قوربانی لەنجەکەت بم کە دەڕوا بۆ سراوێ سێبەر لە من حەرام بێ بسوتم لها تاويل جوان من داوي
جانا